بەتاکید ئەو هێرش و داگیرکاریانە لەلایەن دەوڵەتی تورکیا و بۆ سەر خاچی هەرێمەوە پێشێلکاریە بەرامبەر بە ماف و دەستور و تەنانەت هەموو ئەگەر بڵێن تەنانەت جارنامەی جیهانی بەهۆی ئەوەی کە لەو داگیرکاریە خەڵکی سیڤیلە کوژرێ گوندەکان چۆڵەکرێ بەبەردەوام ئەبینین کە کۆمەڵە خەڵک تووشی ئاوارەبوونە بن ئەوەی کە زەرمەندی یەکەمیشن ژن و مناڵن بەڕاستی و خاکەکەشە کە ئەبینین کە ڕۆژانە چەندین باس لە کوشتار و بڵین هینەکرێت بەداخەوە بۆیە ئەم پێشەلکاری ئەم داگیرکاری لەلایەن دەوڵەتی تورکیا داگیرکارێکی علەنیە و نابێ ڕێگری یعنی نابێ ڕێگای پێ بدرێت ئەمە بەردەوام بێ ئەبێ وڵاتانی دراوسێەوە نێودەوڵەتیەکانی لێ ئاگادار بکرێتەوە کە ئەمە پێشەلکاریەکی ناقانونیە ڕاستە لەوانەیە لەگە دەوڵەتی عێراق اتفاقیان هەبێ لەبەروی مەساڵحی مشتەرەکیان لەبینە لەگەڵ پارتێک لە پارتەکانی هەرێم دەستی هەبێ کە سنووریان بۆ کردوونەوە مەساڵحی مشتەرەکیان هەبێ بەڵام لە کۆتای ئەمە زەرمەندە بۆ سەر خاک و نیشتیمان ئێمە بەرەیەکمان پێکێناوە بەرەی یەکڕێزی دژی داگیرکاری ئەم بەرەیە چەندین چالاکەوان و ڕێکخرا و کەسایەتی و ڕۆشنبیر و مامۆسای یعنی کۆمەڵێکی زۆری ئەم هەرێمن کە ئیش لەسەرەوە ئەەکەین ئیش لەسەرەوە ئەەکەین بە کە هیچ نەبێ دەنگمان بگەێنین بە دەسەڵاتەکان و تەنها بۆ دەسەڵاتی هەرێم نییە بەڵکو بۆ حکوومەتی ئیتیحادیشە ئێمە دەنگمان بگەین بۆ نەتەوەی گردەکان بۆ قۆنسڵخانەکان بەداخەوە ئەو ڕۆژەی مەوسمان ئەعلانی بەرەکە بکەین و یاداشنامەیەکمان پێ بوو کە بیخوێنینەوە ڕێ پێوانێکی هێمنانە بکەین لەلایەن ئاسایشەوە ڕێگریان لێ کردین کە ئەمە نەکرێت و تەنانەت ئەشکەنجەش دراین و ئێمە ڕاستە لە باخی گشتینەمان کرد بەڵام لەبەر دەرکی سەهۆڵەکە توانیمان بانگێژ یانی یاداشنامەکە بخوێنینەوە بەڵام لەوێ تووشی پێکدادان بووین لەگەڵ ئەو هێزەی کە هاتبوو تەنانەت هەواڵێک ینی هاوڕەیەکمان لوتی شیشکە و یعنی گێرمە و کێشەیەکی زۆر بوو لە نێوانمان کە ئەمە خۆی بۆ خۆی بۆ واجهەی سلێمانی جوان نییە چونکە سلێمانی بەوە ناسراوە کە دەنجی زوڵاڵە سلێمانی بەوە نووسراوە کە خەڵکی بوێرە سلێمانی بەوەی ناسراوە کە قوبوڵی کۆیلایەتی ناکە بۆ هیچ لایەنێ لێرەوە داوا ئەەکەم لە هەموو گەلی کوردستان لە هەر چوار پارچەکەی نەک هەر باشوور لەگەڵ ئەم بەرەیە بن ئەم بەرەیە ئیژەکەین بۆ گەیاندنی دەنجی هاوڵاتی دەنجی ئەم کووردە بە هەموو دنیا بۆ ئەوەی ئەم داگیرکاریە بوەستێن و دەوڵەتی تورکیا بۆ دەرەوەی خاچی هەرێم بۆیە داوا ئەەکەم لە هەموو تاکێکی بە شەرەفی هەرێم کە بێتە سەر جادە و داوای ئەوە بکات ئەمە یەک دوو ئێمە یاداژنامەمان هەیە و ئێمە سەردانی قوسڵخانەکانمان هەیە و تەنانەت لە ناو بەغاژ ئێمە ئەمانەوێ لەوێ وەقفەی احتیجاجی ئەەکەین یعنی وەستانێکی هێمنانە بۆی داوای ئەوە بکەین کە ئەوانش بێنە سەرخەل لەگەڵمان نەهێڵن هیچی تر تورکیا بەرەو پێشتر بڕای هەتا زیاتر لە 150 کیلومتر هاتۆتە ناوە نەک هەر تورکیا هەر وڵاتانی دراوسێش يعني تدخل نەکەن لە کاروباری هەرێمیش و حکوومەتی ئیتیحادیش چکە ئەوان خۆیان سەروەری خۆیان هەیە ئەبێ ئەوان بتوانن سەروەری خۆیان بپارێزن بەرامبەر ئەو داگیرکاریانە بۆیە لێرەوە وتەی من بۆ هەموو کوردێکە کە دژی ئەم داگیرکاریە بوەستێتەوە خۆمان ئەزانین کە دەوڵەتی تورکیا خەونی مێژوویەتی باشوور داگیرکە و کورد لە هەر جێگایەک بێ ئەو محارەبێ بکە بۆیە ئەمە نەهێڵین ئەوە بگا بە ئەوەی کە ئەو مەرامی کە ئێوێ ئەو مەرامە گڵاوی کە ئێوێ ئێمە بەرەنگاری ببینەوە و ڕێگری بکەین بەتایکی ژنان پێشەنگن لەو بەتایبەتی لە ژنان دایمەن پێشەنگن لە کاتێک کە دووشی گرفت یعنی بربەستەکی ئاوا ئەبن یان کاتێ ژنان توژی تونند و تیژی ئەبن یان ژنان کە ئەو داگیرکاریە بێ ئێمە بیرمان بێ ژنانی باشوور کاتێک کە شەڕی ناوخۆ بوو لێرەوە بەپێ چون بەرەو پەرلەمان وەستان وتیان ئیتر قبول ناکەین گەنجەکانمان لە نێوان ئەم دوو دەسەڵاتە هیچی تر خوێن بڕژێنێ چکە ئێمە یعنی قوربانیمان زۆر داوە بەڕاستی ئەم خاکە بە ئاسانی نەهاتۆتە دەستەوە چەندین ساڵ خەباتیان گردا گەشتمەوە بەدایبەتی ژنانیش پێشەنگ بوونەوە بۆیە من پێم باشە هەموو ژنان زیاتر و زیاتر هەوڵ بدەن ئەبێ ئیش لەسەر ئەوە بکەین کە لەناو ماڵی خۆمان مناڵەکانمان هۆشیارکەنەوە دژی داگیرکاریەکە و هەروەها کۆمەلگا
هۆشارکەینەوە دژی ئەو داگیرکاریەوە هەروەها بایکۆتی هەموو ئەو شتانە بکەین کە لە دەوڵەتی تورکیایەتە ناو خاکەکەمان و بە مناڵیش فێرکەین کە ئەمانە ئەم کاڵایانە ئەو وڵاتەیە کە دەیەوێت تۆ لە خاگرێ بۆیە پێویستە ئێمە ئەمانە هەموو وەکو ژن پێشەنجاتی بکەین و پێم باشە لەو بەرەیە زۆرترین ژن بەشداری بکات بە پێ لێرەوە بچین بەرەو هەولێر بڕۆین بەرەو بەغا بڕۆین بۆ قونسڵخانەکان داوا بکەین کە ئەمانە هەمووی بووە سێندرێت چونکە ئەوەی کە ئەوڕۆ ئەیبینین بەرامبەر بە خاک و نیشتیمانەکرێ دێر زەمانەیە خەونی ئەوە نابێ ئەوڕۆ بهێڵین بێتە دی.